ئەی خوا هەوار لەم ئازارە وەی خوا ئەی هەوار لە مناڵی ئەم زەمانە خوایە بزانەی کێ بەلاتە ئەرێدانە خونچە کورە ژنەکە کورە هاودان کورە بێدەنگ ئەرێ خۆ بێکەس نیم بۆ یەکێ وەڵامم نایەتەوە بێ بۆلام ئەرێ تو ئەو هات و هاواردە لە چیە کابرا چیاڵێ لە بیراگیرە خواردووە خۆ گەڕێکەکە و هێنایە سەرمان باوکە گیان ئەو بۆچی سەرینەت ناوە بەڕوومەتەوە کورە ڕۆڵە خۆ ئازاریدان کوشتمی ئەڵێی بە ڕووی گەرم لە دەمما تەقیوە بە قوربانێ بم ئای خوایە ڕەبی دەیەی بە کەس وەی لەو ئازارە دەڕۆڵە گیان بم بە بۆ جێگایە بزانە شریقەیە شتێکم بۆ بکەن باوکە گیان بۆ خێرا شریقە ئێستا چیم بۆ تاوەری تەندروستی سمارت و چارەسەرت ئەکەین و دێنەوە ئای ڕووسوری قاپی خوابی ڕۆڵە تۆزە خێرا بە قوربانێ بم بەخێر بێ خاڵەجە خاڵە بە قوربانە بێ گیانەکەم ئەوە نەدان مێژێ بانچاوم ڕژ بووە ئینشەڵا خۆی گەورە شفا با خاڵەجیان فەرموو بەشی دان لێرەوەیە ئەی ڕەحمەت لەو باوکتە ڕۆڵە گیان یا ڕەبی شیری دایکە پێ حەڵال بێ بە قوربانێ بم ئای کە نەجیب زادە نەمانە خۆڵی یەکی هەڵیان بژاردون کوڕەکەم يا الله خو بنابيتو يا الله يا الله بسم الله الرحمن الرحيم الله لا اله الا هو الحي القيوم اي لم زمانه تو سيريام علمت شو بيشكوتو كرب اريدانا بوچي ام نخوش خانه ونقرب على الخير والله اي باوكي گیان خەڵ بە دوای شوێنی باشە ئاگەڕێت خاڵەگیان بەخێر بێ لە خزمەتام هەی خاڵە بە قوربانە بێ ڕۆڵە ئەو دانمە بۆڵ کێشە لە بن دەری بێنە خەریکە کوێ ڕایمدایە دانەجیان ئەو سەری نەبگرە ڕۆڵە هێواش باوکە نانا خاڵەگیان چۆن هەروە بە ئاسانی ئەو دانە جوانە بۆ هەڵەکێشین جارە سەرەتا با من پشکنینێکی جوانت بۆ بکە کاکە دکتۆر بە قوربانە بمبورە پیازیشم زۆر خواردوەنی ڕۆ خوابمان بورێ حاجی گیان زۆر باشە خاڵەگیان خرێکت ئیلتیهابی کردووە ئینشاءڵڵا چارەسەریەکەین و ئازارەکەت نامێنێ بەڵام خاڵەگیان ئەم دانانەی پێشەوەشت شکاوە ئەتوانین چاکیان بکەینەوە ڕاستەکەی کاکە دکتۆر گیانەوە لە کاتی گەنجێتی ئەوام لێ هەو بە قوربانە بم کۆتەرەیە لی یا و ئاوا دانەکەی کۆڵەوار کردم ئێخۆ ئەمە خەڵفەمێویش نییە بڵێ مەڵازیە ئاکاتەوە ئەوەتەی ئەو دانمە وای لێ هاتووە کەلیمەکانیش بەباشی ناڵێم فیکە و فیسکە زۆرەکەم کەواتە خاڵەگیان ئەو دانانەشت بۆ چاکەینەوە و ئەتکەینەوە بە کوڕی 14 ساڵ ئەی ڕۆڵە ڕووسوری قاپی خوابی جا لەوە باشتر کوڕم هەرە چی بکە بچینە مرحبا حاجیش کوڕ باشی مرحبا حاجی نارگیان بەخێر بێ ئەوە چۆن بووەم جارێن ناوەکەمە بە تەواوی وت خۆ تۆ دان لەدەم تا نەما بوو حاجی خۆ دانیش دەرنایەتەوە برام وایە شکورجان بمری ئێمە و دان دەرهاتنەوە کوجا مەرحەبا براکەم وایە چی و عەرزکەم بە قوربانە بم دانای کوڕم بردمی بۆ لای ئەو دکتۆرانەی سمارتی چی کەسی دانەدانا نەجیب زادە و دکتۆری چاک ئاوا دانەکانیان بۆ جەم و جۆر کردومەتەوە و لەو ڕۆژەوە بە حەق و ناحەق هەر حەزەکەم پێ بکەنم ئەی هەزار سپاس بۆ تۆ خوا دان چه نعمەتێکی چاکە جا هەر جارێ هەزار جار دەستی ئێوەش خۆش بێ تاوەری تەندروستی سمارت